یادی ڕۆژنامەگەری کوردیە زۆری نامێنێت ببیت بەژێر پیرۆزبایی و بەیاننامەوە. پیرۆزبایی و بەیاننامەی ئەو کەس و حزبانەی هەر خۆیان فەلاقی ڕۆژنامەنووسان دەکەن و یاساکان جێبەجێ ناکەن و ئازادی ڕۆژنامەنووسی دەخەنە ژێر پرسیارەوە. جیاواز لە پیرۆزبایی و بەیاننامەکان سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان لە سلەیمانی دیبێتێکی زانستی لەبارەی ڕەوشی ڕۆژنامەگەری بۆ بەشێک لە پسپۆڕانی بوارەکە ڕێکخست. لەگەڵ ئەو بەیاننامە پیرۆزبایی لە ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستانەکەم ومێ دەکەم ساڵی داهاتوومان ساڵێکی باشتر بێت ڕۆژی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە. بەدڵنیاییەوە ئەگەر بە پێ راپۆرتانە بێکە لەسەر ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە دەرەچەوەی ناتوانێت نمونەیەکی جوانتر لە عێراق و لە شوێنەکانی کە پیشان بین و بەردەوامبوونی ئەشکەنجەدانی ڕۆژنامەنووسان داخستنی کەناڵ سووتاندنی کەناڵ و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان هەموو ئەوانە خاڵی نێگەتیڤن کە تۆمارەکرێت لەسەر ڕۆژی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە. دوای چەندین ساڵ دوای 123 ساڵ لەو یادە ئێستا دۆخی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان لە ڕاستیا لەژێر پرسیارایە لەژێر پرسیارێکی جدیایە وەکو هەموو لای ئاگادارن کە ڕۆژنامەنووسان لێرە و لەوێ ئازار ئەدرێن لێ ئەدرێن ئەگیرێن لە ڕاستیا ئیشەکانیان و ڕووبەری کارکردنیان تەسەکرێتەوە. ئەمەش کاریگەری لەسەر دەسەڵاتی سیاسی لەسەر سەقافەی کوردی لەسەر بەڕێوەبردننی وڵات لە هەرێمی کوردستان هەیە. ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە کاتێکدا هێشتا یاساکانی ئەو بوارە بەجێبەجێ نەکراوی ماوەتەوە. یاسای ژمارە 35 ساڵی 2007 و یاسای ژمارە 11 ساڵی 2013 هێشتا ڕۆژنامەنووس بە یاسای سزادانی عراقی مامەڵەی لەگەڵ دەکرێت و دەخرێتە کونجی زیندان. ساڵانە ئەو ڕێژە پێشەلکاریە زۆری کە ئەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەردەوام دووبارە دەبێتەوە جۆری پێشەلکاریەکان دووبارە دەبێتەوە جۆری تازە ساڵانە دێتە ناوخانەی ئەو پێشەلکاریانەی کە ئەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەاندن. ئەمە ئەو مامۆدە دەخات کە لە هەرێمی کوردستاندا سەرڕایبوونی یاسا سەرڕایەوەی کە کای ڕۆژنامەنووسی بە یاسا ڕێکخراوە بەڵام هەموو سێکتەرەکانی کە ئەم یاسانە پشتگوێ دەکرێت و کاتێک کە مەترسیەکان کاتێک کە ناڕزاتەکانی شەقام زیاد دەکرێت بەردەوام بەربەس و ڕێگری بۆ کای ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین دێت ئارەوە. تەنیا لە ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان زیاتر لە 300 پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەاندن تۆمار کراوە کە وەک بەرپرسانی بوارەکە دەڵێن ڕەوشی ڕۆژنامەگەری لە بارێکی خراپدایە و ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە ئاڵۆزتر دەبێت. لە ڕاستیە بەشێکی ئەوانە بە نەزەری من ڕۆتینە ینی بەیاننامە و ئەوانە نەک مەسەلەن بڵێن کە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە هەرێمی کوردستان زۆر خراپە بەڵام بە نەزەری من پێویستی بە پیاچوونەوە بە چاکردن بە ڕێخستن هەیە. ڕاستە مەسەلەن هێشتا ڕۆژنامەنووس ئەگیرێ پێشێلکاری زۆرە بەڵام ئەمە ئێستا لە ڕاستیە گرفتە ئەسلەکە ئەمە نییە لە ناو میدیای کوردیە ئەوەندەی ئێستا ئێمە هەست بە فەوزایەک و بە جۆرێک لە بارودۆخی خراپەکەین لە ناو میدیای کوردیا بەڕاستی. 123 ساڵ بەر لە ئێستا و لەلایەن بەدرخانیەکانەوە لە قاهیرەی پایتەختی میسر یەکەم ڕۆژنامەی کوردی دەرکرا. لەو کاتەوە تا ئێستا ساڵانە یادی ئەو ڕۆژگارە دەکرێتەوە بەڵام تا ئێستا میدیای کوردی لە هەرێمی کوردستان لەژێر سەرنج و پێشنیازی گەورەدایە و دۆخەکە هێشتا بە ناڕوونی ماوەتەوە. یاگەر حاجی کەناڵی سپێدا سلێمانی.